کتێبی بیرۆکەکانی ئەدیبێک نوێترین بەرهەم یاخود نوێترین کتێبی شاخەوان سەدیقە کە بە ئامادەبوونی ژمارێکی بەرچاو لە هونەرمەندان و نووسەران و ڕۆشنبیران ناساندنی بۆ کرا و دواتر گفتوگۆیەکی کراوە لە نێوان نووسەری کتێبەکە و هەروەها ڕووناکبیر و مامۆستا حسێن عارف بڕێوەچوو. مەراسیمێک بۆ ناساندن و بڵاوکردنەوەی کتێبە نوێیەکەی شاخەوان سەدیق ساز دەکرێت. ئەمڕۆ لە شاری سلێمانی دامەزراوەی کەریمی عەلەکە بە هاوکاری گروپی هاوڕێیانی خوێنەر مەراسیمێک ساز کرا بۆ ناساندن و بڵاوکردنەوەی کتێبی بیرۆکەکانی ئەدیبێک. هەروەها گفتوگۆی کتێبەکە لەلایەن شاخەوان سەدیق و ئەدیب و ڕووناکبیر مامۆستا حسێن عارف کرا. دیارە ئەمڕۆ 15 وەک دامەزراوەی کەریمی عەلەکە مەراسیمێک هەم وەک ڕێزلێنان هەم وەک ناساندنی کتێبی چیرۆکەکانی ئەدیبێکە دیدارێکی دوور و درێژی ڕۆژنامەوانی ئەدەبی منە لەگەڵ مامۆستا حسێن عارف. ئەڵبەتە وازان مامۆستا حسێن عارف ناوێکی درەوشاو و گەورە و گرنگە لە ناو دنیای ڕۆشنبیری و ئەدەبیاتی کوردیە کە ئەو هەم بە چیرۆکەکانی هەم بە ڕۆمانەکانی لە ساڵانی 1970 ڕۆڵێکی گەورەی هەبووە لە بەرەو پێشبردننی ئەدەبیاتی کوردی و گۆڕانکاری و نێخوازی لە ناو ئەدەبیاتی ئێمەیە. من بۆ ئەوەی کە ئەو هەموو زانیارانی لای مامۆستا نەفۆتێ بیرم لەوە کردەوە دیدارێکی ڕۆژنامەوانی درێژی لەگەڵا بکەم. دیدارەکە ماوەی 3 ساڵی خایاندووە، ناو بەناو سەردانیم کردووە بۆ ماڵەوە، چەند تااقەت و توانایە بوو بێ قسەمان کردووە. دواتر ئەم دیدارە کۆکرایەوە کرا بە کتێب و ئەمڕۆ لێرە بە ئامادەبوونی مامۆستا خۆی هەم ڕێزی لێنین لەو تەمەن و لەو دایەنان و لەو خزمەتەی کە لە ناو ئەدەبیاتی کوردیا کردوێتی و هەم کتێبەکەش بڵاوەکەینەوە کە هەم کتێبەکە هەم مەراسیمەکەی ئەمڕۆ بەرهەمی دامەزراوەی کەریمی عەلەکەی بە سپۆنسەری زۆر بەڕێز دکتۆر تاها ڕەسوڵ و لێرە لەگەڵ ڕۆژنامە نووسان و نووسەران و ئەدیبان پێکەوە هەوڵ دەین بە مامۆستا بڵێین سوپاس بۆ دایەنانەکانە، سوپاس بۆ ماندووبوون، سوپاس بۆ ئەو تەمەنێک کە بەخشید بە ئەدەب و ڕۆشنبیری کوردی.